ئەوی بەڕێزێ بەڕەڤان بەڕەڤان بەڵێ ئەی کاکە مؤمن کاک مؤمن بەڕەڤان یانی چی یعنی نابژوان وەکو نامژیان با بێمە نێوانتان باشترە ئەو ناوە خۆشەکێ لێ ناوی والله دایکم دایکە بەڵێ باشە تەمەند درێژ بێ بەچی سەرقاڵی کاک بەڕەڤان والله بە ئیش و کار و خوێندن و ماستەر و میدی تەلەمەی ماستەری بەڵێ لێ قەلب ساق بە ئیشەڵا قورس نییە کارەکەتان والله کاریشەکەی تو ئەشخوێنی والله باشە ڕوا وەکو بڵێ ئەوەندە ئەزیەت نییە ئەوەندە ئەزیەتمان نادەم دەی لە ساق بێ کاک مؤمن تۆ بەچیەوە سەرقاڵی عفواكم چ کارێک دەکەی بەچیەوە سەرقاڵی أمل دخينم لزانكو كردستان بەڵێ لا دخينم لزانكو كردستان بەڵێ دەخوێنی لە زانکۆی کوردستان بزنس ومانجمنت دەی لە ساق بێ یاخوا چۆنە هاتوون بە فامیلی مۆڵ والله خوشة شتي نويان ساكر ديالو كريسمس عشان توش شي تاكو تمانج باشە هاتوون بۆ پیاسەکردنیان بۆ شتکڕینیان بۆ نان خواردن هرسشان بۆ هەرسێکی بەڵێ، هەرسێکی. زۆر چاکە بەخێر بێن سەر چاو فامیلی مۆڵ و پێ چۆنە کاک بەڕەڤان والله باشە باشە؟ خۆشە هەر چ شتێکت بێ مەسەڵەن لێ ئەتوانی بەدەستی بێنی ئەوەنی مەسەڵەن گەربەستەکەی بە شتەکە بێت خۆش یعنی بە گشتی خۆشە شتێکی چاک زۆر چاکە بەخێر بێن سەر چاو سلام، بۆ سپاس فامیلی بۆ. مۆڵ دوکانەکان زۆر بیان داشکاندیان کردووە ڕاستە، وێ. هیوادارم سوودی لێ ببینین لەو ئینشاءالله، سپاس، داشکاندنە سپاس. شتی جوان بکڕن حەستان لە جلکڕینە والله لە بۆ هاتی لە بۆ جلکڕینە بەڵێ، وەڵا. زۆر ئەیکڕن والله تقریبا جل زۆرەکڕن هەفتی ڕۆژەکە رەبی بڕۆی والله بەڵێ. لەبەرەوەی دەوامتان هەیە بەڵێ. پێویستە زوو جل بالضبط بکڕن بەڵێ، ڕاستە. زۆر چاکە لە شتان ساغ بێ ئەی تۆ زۆرە حەز لە جلکڕینە أكيد زور زیاتر چی ئەکڕی جل ئەکڕی بۆن ئەکڕی زيادة تلك زیاتر جل زيادة تلك زۆر أشتي حەز سر چ وزيادة ڕەنگێکە زۆر حەز لێیە كاس كيان شي زيادة کەسێک زيادة كاسك زیاتر کەسێک ئەی تۆ ڕەش بۆچی ڕەش والله ڕەنگێکە حەزم لێت لە مناڵیەوە زۆر چاکە بەڵێ. ڕەش ڕەنگێکی جۆکەرە لەگەڵ هەموو جلێکی تر ئەتوانی ڕاستە، لەبەریکی ڕاستە، وێ. زۆر چاکە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن والله باش عیبمانە باشی زیرەکی ئەی تۆ ئەو زیرەکە ئەو زیرەکترە دیارە زۆرە خوێنیتەوە بروناك مودرتين بەس بس ڕوو بکەیتە کامێراگەمە دێک تۆس ئاوها زۆرە خوێنیتەوە أكيد زور زۆر دخينم باشە لە شتان ساغ بێ باشە پرسیارتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە کورتترین ئاەت لە قورئانی پیرۆز کام ئاەتەیە کورتترین ئێستا دێمە لای تۆ دەزان بەس فکر دەکەم وەکات یا تۆ بیرکەرەوە با بچین بزانین کاک بەرەڤان ئاەتی الکۆفەرنیا ئاەت الکەوسەر بەڵێ ئەی تۆڵێکی سوورەتی کەوسەر سوورەتی کەوسەر عفوا نا ئاسایە سوورەتی کەوسەر سوورەتی کەوسەر توش واڵیت دەست خۆش وەڵامەکەتان ڕاستە بوونە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبن بۆ دوو برایە خەڵاتێکم پێبن دەست خۆش فەرموو ئەوە خەڵاتەکەی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێستان ئەوە دەچن لە تێکساس چکن بێ بەرامبەر نان دەخۆن سپاس، باشە دەست زۆر خۆش، سپاس خۆشحاڵ بوو وەری لامەوە بۆ دووری کەتا خۆشە بوونە خاوەن خەڵات بەڵێ طبعا ئەڵێ خۆی خەڵاتەکە چەند بچووک بێیان چەند گەورە بە موویمەوە ببیتە بالضبط. خاوەن خەڵات زۆر ڕاستە، خۆشەکە حتما، خەڵات دەبێتەوە بەڵێ. لەگەڵ ئیشوکارە کە ڕۆژانە بە ئیشوکارە سەرقاڵن بەڵێ. مەجالێکتان هێشتۆتەوە بۆ خۆتان یعنی بچنە دەرەوە ڕێستێک وەرگرن ئەکید حتما چکەزەوە زۆر پێویستە بالضبط، وای ڕاستە، بەتایبەت وێ. کە تۆ تەلەبەی ماستەری زیاترە بێ هەوڵبەی زیاترە بێ بخوێنی ڕاستە. بەڵام پێویستی شەگا لەگەڵی کات بۆ کاتی خۆت خۆتەبی بالضبط زۆر ڕاستە چاکە شتێکی خۆشم بە باز ناکەن والله وەکو گۆرانی وتم خۆم زۆر برادر نا گۆرانی نەشەر نییە گۆرانی سوورەتێکی قورئانی پیرۆز نوکتێک بەسەر هاتێک ئەمەە خۆشنە ئیتر ئەگەر برادەرەکەم شتێکی هەبێ شتێکی خۆش لە کاتی دەوامە لە کاتی کارکردنە لەگەڵ ئەو برادەرەتە شتێکتە یادگارێکی خۆشتانە بێ بۆمان باسکەن والله شتێک لەو مێشکم نایەتە لەو کاتێ هیچ شتێک بە مێشکتانە ئەی تۆ لەگەڵم برادەرەتە هیچ یادگارێکی خۆشە نییە خۆی هەروەکو بڵێ خزمی خۆمە بەڵێ خزمن بەڵێ تقریبا تاکو مەسەڵەن بڵێن حتا 20 ساڵی ئەمانەتەکە نەبووی بەڵێ ڕۆژێکە تەلەفۆنم بۆ کرد گوتم نامی ئەو منە گوتم کاکم ببوونای بڕۆین دەرەوە تو باشە با بڕۆین وڵی تێکتریمان دیت نەمزانەوە منە گەورە بووە گوتم باش ئێستا تەمەرە چەندم 29 گوت ئێستا بمە 22 خۆشم 23 هاوەکو بڵێت تووشی شۆڵ سەد بووی شتێک بە لەمێ یەکتریمانە دی بوو بچووک بوون یەکترتان بینی کە یەکتان بینی و ماشەڵڵا هەردووڵان زەلامێکی گەورە بوون زۆر باشە تەمەندرێژ بن ئینشەڵڵا هەموو کاتێ لە خۆشییا کۆبنەوە سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کات مومینگیان دەستان خۆش بێ کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس